هەژمون و داگیرکاری زایۆنیزمی جیهانی بەسەر کۆشکی سپی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، ناچەقامگیری و بێسەروبەری لە جیهان بەگشتی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی هێناوەتە ئاراوە. قەوارەی جوولەکە لە مێژە بەڕێگەی جیاواز کار لەسەر داگیرکردن و یەکلاکردنەوەی بڕیارەکانی کۆشکی سپی لە بەرژەوەندی خۆی دەکات و لەو پێناوەشدا بودجەیەکی زەبەلاح خەرج دەکات لە ڕێگەی دەیان ڕێکخرا و سنتەر و کۆمپانیاوە لۆبی بۆ قەوارەکەی کۆ دەکاتەوە. لەو چوارچێوەیەدا ڕێکخراوی ئایپاک کە ڕێکخراوێکی هاوبەشی هاوکاری ئەمریکی ئیسرائیلیە و بەڕێکخراوێکی جوولەکەکانی ئەمریکا ناسراوە، یەکێکە لە هەرا گروپە بەهێزەکانی فشار بۆ لۆبیکردن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کاریگەریەکی گەورەی لەسەر کۆنگرێسی ئەمریکا هەیە و گرنتی بەردەوامی هاوکاریەکانی ئەمریکا بۆ ئیسرائیل دەکات. پشتیوانیکردن لە جوولەکە، بەهێزکردنی پەیوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل و قوڵکردنەوەی هاوپەیمانی نێوانیان لە بوارە استراتیژیەکاندا، هەروەها ڕێگریکردن لە هەر نزیکبوون و هاوپەیمانێتیەک لەگەڵ وڵاتانی عەرەبی کە زیانی بۆ ئیسرائیل هەبێت، ئاڕاستەی سەرەکی کارکردنی ئەم ڕێکخراوەیە. بودجەی ساڵانی ڕێکخراوی ئایپاک لە 67 ملیۆن دۆلار زیاترە، 18 نووسینگە و 100,000 ئەندامی لە سەرانسەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا هەیە. ئەوە سەرباری هەزاران کەسی خۆبەخش کە کاری بۆ دەکات. هەندێک جار ناکۆکی لە نێوان ڕێکخراوەکە و ئیداری ئەمریکا دێتە ئاراوە. بۆ نمونە ڕێکخراوی ئایپاک زۆر هەوڵیدا کە ڕێکەوتنی ئەتۆمی پێنجکۆیەک لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران واژۆ نەکرێت. وەک باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا ئاشکرای کرد، ڕێکخراوی ئایپاک بڕی 20 ملیۆن دۆلاری بۆ شکستێنان بە هەوڵەکانی ڕێکەوتنی ئەتۆمی خەرج کردووە. هەر ئەمەش بوو کە ئیسرائیل لە ترسی درێژە پێدانی سیاسەتەکانی باراک ئۆباما ڕێگری لە دەرچوونی هیلاری کلینتۆن وەک سەرۆکی ئەمریکا کردو، لۆبیەکی فراوانی ترامپی کرد تا دوجار بەکشانەوەی لە ڕێکەوتن نامەی ئەتۆمی ئێران. ترامپ قەرزەکەی دایەوە. سەرۆکی ئێستای ئەمریکا بۆ ڕازیکردنی ئیسرائیل تا فەرمان بە ڕێکخراوەکانی بکات کە لۆبی بۆ دووبارە دەرچوونەوەی لە خولی دۆمی سەرۆکایەتی بکەن، لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا چەندین هەنگاوی بە ئاڕاستی بەرژەوەندەکانی ئیسرائیل ناوە و ئاسایش و سەقامگیری جیهان بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی خستۆتە مەترسیەوە. لە دیارترین ئەو بڕیارانەش سەرباری ناڕزاتیە بەرفراوانەکانی وڵاتانی ئیسلامی و جیهانی، ترامپ بەڕسمی باڵۆزخانەی وڵاتەکەی لە تەل ئەبیبەوە بۆ قودس گواستەوە. بەڵام بە بڕوای چاودێران پێناچێت لۆبی و پشتیوانەکانی ئیسرائیل جارێکی تر ترامپ بە کورسی خولی دۆمی سەرۆکایەتی ئەمریکا بگەێنێتەوە. شکستی کۆمارەکانیش لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بەڵگەی ئەو ڕاستیەیە. This is the first time we meet in Washington, America's capital, after you